بێڵجاف لە خەزای دەربەندیخان. وەک دەزان لە ئێستادا تەواوی مرۆڤایەتی لە بەردەم هەڕەشەیەکی و مەترسیەکی جددی ڤایرۆسی کۆرۆنادایە. لە زۆر وڵاتان سیستەمی تەندروستی بە ڕەوداڕوخان بردو. ئامارەکان پێمان دەڵێن توشبووان لە هەڵکشاندایە. بەندە بۆ ئەوەی خۆم و خێزانەکەم و دەوروبەر و شارەکە و کۆمەلگاکەم بپارێزم، تەواوی ڕێنمایەکانی تەندروستی و وزارەتی تەندروستیم جێبەجێ کردووە، ئەویش بەمانەوەم لە ماڵەوە، بۆ ئەوەی هەمومان بتوانین زاڵ بین و سەرکەوتوو بین بەسەر کۆنتڕۆڵکردنی ئەم ڤایرۆسە. پێویستە پێکەوە یەگرتوو بین، بەهێز بین، لە ماڵەکانمان بمێنینەوە و نەچینە دەرەوە تاکو زاڵ بین بەسەر ئەم ڤایرۆسە. هاوڕێیان لە ماڵ بمێنێنەوە لۆ ئەوەی ئازیزەمان پارێزراون لە کۆڕۆنا ڤایرۆس. تکایە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەن. لە ماڵ هەمومان لە ماڵ دەمێنینەوە.